سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. من ڕامیا سەلام لە پرۆگرامی ڤارکاز لەگەڵتانە بم. میوانی ئەمڕۆمان میوانێکی زۆر تایبەتە. مامۆستا دکتۆر حسێن ڕابیمان لەگەڵا کە هەم فیزیازانە هەم لە زۆر لە بوارەکانی ترا دەستێکی باڵای هەیە، وەک وەرجێڕان، نووسین و زۆر بواری تر. ئەوەی کە ئەمڕۆ ئێمە زۆر سەرنجمان لە سەرەتی کەسایەتی نێرگزیە، بە تایبەت لەناو کۆمەڵگەی کوردیە. حەزەکەم چمە لای مامۆستا و مامۆستا بدوێنم. مامۆستام کاتەوە باش. ڕساقەوم بەخێر بێ. سپاس مەمنون باش. ڕۆحەکەمی بژێ عزیزی. ماشەڵڵا جلەکانت زۆر ڕامیشتایسێ پێشکەشکاری وەک تۆ قۆزم نەدی. بە قوربانم سپاس دەکەم. یاخوا بەخێر بێ. جارێ مەوێت لە جلەکانەوە دەست پێ بکەم. چۆن بوو ئەم تەنسیقە جوانە، ئەم ستایلە جوانە؟ وەڵا هەستم کرد تەمەنم بەرزەوە بووە. ئەو وەختە دیقەتم کرده بوو مەسەلەن پیری گەنجی کورد لەگەڵ گەنجی وڵاتانی ترا فەرقی نییە، بەس بیرمە کردەوە مەسەلەن من لە وڵاتێکا ژیام کە نەتەوەی جۆرا و جۆری تایە. بەس ماشاکە پیرەکانی ئێمە چ ژن چ پیاو یعنی زۆر شکۆدارترن لە پیری نەتەوەکانی تر. وای بیرم کردەوە گەڕێتەوە بۆ جلەکانیان. ئەو منیش ئەوم کرد سەبەرم قەت جوان نەبوو مێنی بڵێن زۆر لێو هاتووە. ماشەڵڵا بێ. زۆر لێو هاتووە. یاخوا بەخێر بێ. گەورە کوردیم هەمیشە کردووە، بەس بەم ئامم جامان و ئەمانەوە نەمکردووە. هیوادارین ئەوەڵ و کۆتا جار نەبێت. نابێ ئینشەڵڵا. ئەو خۆی ئازانین چۆنە مەسەلەن لە باشووری کوردستان کێشەیەکەیە کە تۆ لە دەوامی و لەم جۆرە شوێنانێ ئیجازە بەم جلانە نادەن زۆر جار. ئەوەیە کە نەک شتێکی ڕسمیش نییە، بەس هەستەکەی ئەوانەی کە لەوێ دەساینن بڵێن کار بەدەستن پیانی پێی ئیزعاجن تە مەجبوری بچیتەوە سەر ئەو ستایلەی تۆ ئەوەشەوە. بە دیدگای تۆ هۆکارەکەی بۆ چیە گەڕێتەوە؟ ئەمە مارەتەوە بۆ نێرگسیەتەکە کەواتە با داخڵی نێرگزیەت بین. مامۆسا ئەم نێرگزیەتە بە تایبەتی لە ناو کووردا هەستەکەین ماوەیە کە زۆر باسەکرێتەوە پێشتر ئەشێ بە شێوەیەکی جیاواز دەسی بخرایەتە سەر. ئەتوانی دەرگایەکی تەواومان بۆ بکەیتەوە کە گشتگیر بێ هەمومان لی تێ بگەین؟ لە کولتوری خۆمانە بڵێن دژایەتی نێرگسیە زۆر کراوە، دژایەتی درۆ کراوە، دژایەتی دووڕووی کراوە، دژایەتی بوختانکردن کراوە، شەیتانیکردن کراوە قسەیەکە بەری بۆ یەکێکی کە دژایەتی هەمووەمانە کراوە. درۆ خراپترین شتە، ینی مەسەلەن لە کولتوری ئێمە لە هینی ئێمە ئەو وەختەکانێت تەقدیسی کەسێک کراوە کە لە کولتوری پێڵە موسڵمان. کەسی موسڵمان لە کولتوری ئێمە ئەوە نییە کە مەسەلەن تۆ بڵێن ئەوەی کە ئێستای ناسی. کەسایەتی موسڵمان لە کولتوری ئێمە کەسێکەکە نانەیە بە خەڵک بڵێن ئینسانی چاکە. ئینسانی چاک کێیە؟ ئەو ئینسانەیە کە بڵێن هەستی خۆ بە قوربانیکردنی تێ بەخشەندەیە، ڕێک بە پێچەوانەی نێرگسەوەیە. ینی لەوان هەمان کەسە دژایەتی نێرگسیش کراوە، ینی بڵێن بە شێوازێک خۆ بە زلزانە بە فیزە ئەمانە لە کولتوری ئێمە عیبە بووە. بەڵام چونکە ئێمە میلەتێکی کشت و کاڵین، خەڵکی ئێمە ئازاد بوو هەمیشە. ینی بڵێن لە لادیەکانە تۆ ناتوانانی ژن کۆنتترۆلکەی، ناتوانانی مناڵ کۆنتترۆلکەی، ناتوانانی پیاو کۆنتترۆلکەی. شارەکان بچووک بوون، لادیەکان زۆر بوون، خەڵک زۆر لادیا بوون و لە لادێشە هەموو وەکو یەک ئیشەکە ئەوەیە کە کۆنتترۆلکردن کە یەکێکە لە سیفەتەکانی مرۆڤی نێرگسی لە لادیەکانیان نەبوو، زۆرتر ئاغاکان نێرگس بوون. خۆ ناچونکە مەسەلەن تەماشاکەی ئاغاکان ئەندەرونیان هەبوو، ئەندەرون و شوێنە بوو کە ژنەکانی خۆیان تیاسەج نەکرد، بۆیان نەبوو بێنە دەرەوە خەڵکی ئاسایی بیان بینێ. ینی ئاغاکان و شێخەکان نمونەی زەقیهین بوون، ینی بڵێن مرۆڤی کۆنتترۆلکەری نێرگسی بوون. بەڵام خەڵکی ئاسایی وان نەبوون. بەڵام کە بەرەبەرەکەت ماشاکەی بڵێن لادیەکان بچووکە بنەوە شار گەورە بێت و ژیانی شاری گەورە بێتەوە، ئەم جاریتر ئەم نێرگسی ئەم کۆنتترۆلینگە دێتە ناو شارەکانەوە و لێرە وایە کە نێرگەزیەت ساقە بێتەوە و لێرەیە ئەم کۆنتترۆلینگە ئەبێ بەهۆی ئەوە کە ساڵانە هەزاران ژن لە کوردستانە بکوشتێن. هۆکارەکەی کۆنتترۆلینگی کێ؟ کەسایەتی نێرگسیە. کەسایەتی نێرگسی فەتێکیە کۆنتترۆلکەرە. هەرەوە کە وتم بۆچی مەسەلەن بەردەوا مەسەن لە زانکۆکان ئاڵەن بۆیان نەکراوە، بەڵام کەسانێکەن ئەڵەن بە جلی موحد کەنەبەرن، جلی وەک یەک کەنەبەریان. بۆچی؟ چونکە نێرگس لە ڕەنگاوڕێ حەزی لە ڕەنگاوڕەنگی نییە، حەزی هەمووی وەک یەک بێ، لە قاڵب بدرێت، هەمووی لە قاڵب بدرێ، هەمووی بتوانێت بەیەک ئاز کۆنتترۆلکە، هەمووی بەیەک ئازل کاتە بەری، هەمووی بەیەک ئاز بجوڵێ.
ئەمە کەسایەتی نێرگسیە جا ئەوە یەکەم مەسەلەن تماشاکە دیکتاتۆرەکان زۆر بە خەڵکان وەکو سوپالیەکەن ینی تەنانەت ینی مەسەرەن کارمەندەکانیان وەکو سوپالیەکەن بڵێن حەزیان لێ خەڵک هەمووی وەکو چووکە بڕێک چووکە دڵنیایە لەکوێیە تۆ لە سپا فەرقی لەگەڵ شینەکانی ترا لەکوێیە فەرماندەکە ئەزانێ فەرماندی سەری سەرەوە ئەزانێ دوایین سەربازی لەکوێ لە ماڵەوە یا لە کام سنگەرەیە چونکە بۆ شێوازەیەنەکە دیکتاتۆریش لە هەموو مجتەمەعەکە ئەیەوێ بزانێت کە هەموو تاکەکانی لە کوێن خەریکی چین زۆر قەلەقە بەوە کە بزانێت تاکێک خەریکی نەزانێ خەریکی چییە ئەوەیە کە مەسەڵەن تماشاکەی لە پەروەەردە دۆڵە بۆ دابینەکەن نان لە کتێب لابەی لە زانکۆ هەر بەو شێوازە لە مزگەوتە هەر بەو شێوازە لە هەموو شوێنەکانی چی دەکەن قاڵ ئەو دەن لە قاڵب ئەو دەن لە قاڵب کۆنتترۆل دەکەن بۆ نەتوانی چی بکەیت لە کۆنتترۆلی ئەو کەسایەتی نەرگسیە دەربچی ئەمە نمونەی نی بڵێن وەکو چوونە ناوێ بۆنەوە کەسێتی نەرگسی کە لە مجتەمەعی ئێمە هەیە و کە وەکو باسم کرد کە وتم هەزاران ژن ساڵانە ئاکوژرێن سخانە کەمەوە بووە هەستێکم کەمەوە بووە نازانم بەڵام بەسا ئاماری ساڵانی پێش و ترسناکە زۆر ئەمانە ینی بەڕاستی ئێمە گیرۆدی نەخۆشێکی کوشەندین دەستخۆش مامۆسا ئەگەر بابەتەکە تۆزێک ورترکەینەوە مانەوە بابەتی نێرگزیت ورترکەینەوە لە ناو کۆمەڵگەیە لە ناو کاریگەریەکانی بەسەر تاکەوە من وەکو کەسێک چۆن بزانم کەسی بەرامبەرم نێرگزیەتی تایە نێرگزیە بە سێ چوار هۆکارم پێ بڵی کە وەکو تاچێک بتوانم خۆمی لێ بە دوور بگرم توانم خۆمی لێ پارێزم ئێستا بەسەر بڵێن کۆن بڵێن مهین پەیوەندیت لەگەڵ خەڵکی ترە هەموو پەیوەندیەکی مرۆڤەکان بۆ جۆری ئاسوودەیە بۆ جۆری پێشکەوتنە بۆ جۆری خۆپێگەیاندنە بۆ دەستکەوتێکە بەڵام لە پەیوەندیەکە تۆ پەیوەندی لەگەڵ ڕێگەزی بەرامبەرا بێ پەیوەندی لەگەڵ مناڵەکەتا بێ پەیوەندی لەگەڵ باوکتا بێ کە هەست بە نائاسوودەیی کردەوە ئەو پەیوەندی نێرگسیە کە هەستکردن نائاسوودەی قەلەقی بێتاقەتی ئەو پەیوەندی نێرگسیە ئەو پەیوەندیە یەکێ لەو هینە نێرگسە ئەو کەسەی کە تۆ پەیوەندی دروستکردن نێرگسی ئیستیغلالتەکە بێتاقەتەکە واتە جوانترین پێناسە بۆ کۆمەڵگەیەک هەر پەیوەندیەک هەر پەیوەندیە قەلەق و ئیزعاج نامۆتاحبوویتە نێرگزیە حتممە نێرگسیە ئەشێ لە خۆتەوە بێشە لە کەسی بەرامبەرەوە ئینسان بەڵێ ئینسان چییە ئەزە خۆی نێرگسە نامرتاحە خودی نێرگس هەمیشە نامرتاحە خۆی ئەو قەلەقی ئەگوازێتەوە بۆ خەڵکی تر هەست بە نائاسوودەیەکە بەڵام تۆ وەکو کەسێکی ساخ وەکو کەسێکە هاوسەنگی کاچیتە پەیوەندیەکە لەگەڵ کەسێکە لەگەڵ پیاوێکە لەگەڵ کچێکە لەگەڵ ژنێکە لەگەڵ برادەرێکە هەر کەسێکە تماشاکەی لەگەڵ ڕئیسێکە و تماشاکەی ئێسعاشتەکە هەست بە نائاسوودەکە لە کاتێکە تۆ هەموو کارەکانە بە جوانیەکەی هەست بە هەر هەست بە نائاسوودەیەکەی ئەو پەیوەندی نێرگزیەتی تایە ئەو کەسەی قوربانیەکەی عەزابی زیاتر ئەبینێت یان ئەو کەسی کە خودی نێرگزیەکەی تایە نێرگس خۆی ئاسوودە نییە نێرگس ئازارێکی قورسی تایە چونکە هەست لە ناخیە هەست بە هیچ و پوچێکی سەیرەکە هەست هیچ بە هیچ شێوەیە هەست بە هین ناکە هەست بە ئەو شتێکە پێڵێن عزەتی نەفس ئەو شتێککە پێڵێن بەڕواڵە دیار نییە بەڵام لە ناخی خۆی هەست بە هیچ و پوچی خۆیەکە نامرتاحە نائاسوودەیە و لەوانەیە سادیسمی هەبێ و لەوانەیە مازۆخیسمی هەبێ هەلوانەیە هەموو ئەم نەخۆشیانەی هەبێ و ئەمە ئەکوازێتەوە بۆ خەڵکی تر و دەرهاوشتەیەکە بۆ خەڵکی تر نێرگس ئەو هینانەی هەیە ئاوایە بەڵام خەڵکی تر ئەم کەسێکە تۆ لەگەڵ کەسێکی سادیسمە بەڕۆ ڕووی هەر ئاشتەکە ئەزیەتەیە ئۆتۆماتیکی بڵێن تۆ ئەبی بە قوربانی کاتێکە نەتوانی لە دەستی دەرچی ئەگە نەتوانی لە دەستی دەرچی بە هەر هۆکارێکی بە هۆگەژێ گەورەترین هۆکاری لەوانەیە کەسێتی خۆت بێ ڕێنەیەت کەس یا بەرژەوەندی یا کەسێتی خۆت بێ ئەبێ بەهۆی ئەوە کە بکەویتە ناو تەڵەیەکەوە لەو تەڵا بمێنیتەوە و تۆ ئەزیەت بی ئەو خۆی هەر ئەزیەتە و تۆ کە نابێ ئەزیەت بی و تۆ کە نابێنی تۆ ئینسانێکی ئاسوودە بی چونکە ئینسانێکی پێرفێکتی ئینسانێکی میهرەبانی ئینسانێکی چاکی بەعام کەس ئەزیەت نایی بەڵام تۆ ئەزیەتە بی کە کەوتیتە ناو بازنەیەکەوە ئەو بازنە سووری نێرگسیەتە لە نێوانی دوو کەسایەتیە دروستە بێ لەو دوو کەسایەتیە مکەم ناوم نێرگس کە ئەوە کەسێتێت ناشرینەکەیە ئەیتر ناو عاشق پیشە عاشق پیشە ئەو کەسەیە کە حەزی لێ هەموو کەسی خۆشی بێ و بەردەوام محەبەت بە خەڵکەکە سکیمایەکی بەرزە نەخۆشیە
ئەوە کە تۆ حەزی لێ هەموو کەسێک خۆش بوو نەخۆشیە جورە نەخۆشیە بەس نەخۆشیەکە کە مەسەلە خۆتە تویتەوە دەوروبەر ڕووناکەیتەوە بەڵام تۆ ئەتوێتەوە تیازی ینی ئەوە خراپە ینی ئەو حەدە لە خۆ بە قوربانیدان خۆ بە قوربانی کردن بەڵام ئەمە ئەکری ئەم کەسە ئەم عاشق پیشاکە ئەکرێ مەسەلەن لە بارودۆخێکا بێت کە خزمەتی بڵێن نیشتیمانەکەی بکە وڵاتەکەی بکە خەڵکەکەی بکە یان ئەکرێ ببێ بە تەڵەی نێرگسێکەوە و ئەو نێرگسە بیسووتێنێ بە تەواویی وزەی هەڵمژێ بڵێن تیا ببە هەرکێکیە لێ بسێنێ ینی لە کۆتاییە تەنانەت بیکوشێ کوشتن نەک بە ڕاستەخۆش ئەکرە ڕاستەخۆش بکوژەوە نمونەمان بینیوە نمونە ئەوانەی کە مەسەرەن ژنەکانیانە کوژنەوە نمونی زدەقیەوەیە ئەمانە ئەکرێ هەمانە ڕووبە باش قوربانی لە پرۆسی نێرگزیەتە لەگەڵ کەسی بەرامبەرە گەورەترین جوڵە متەئەسرترین جوڵە کە بیکات بۆ ئەوەی لە قوربانی بوون ڕزگاری بێ لە کەسی نێرگز چییە؟ ئەدانی چۆنە مەسەلەن بابین بینی پەیوەندی نێوانی ژنێک و پیاوێ ژن و مێردێ پس معمولاً زۆربەی کات پیاوەکان نێرگسن ژنەکە قوربانیە بۆچی ئەگەڕێتەوە زۆرتر ئەگەڕێتەوە بۆ ئەوە کە کچ لە کولتوریەمە بۆ شێوازە پەروەرداکرێ کە ئەبێ کچی چاک بێ کچی چاک بۆ مانایە بەردەوام بە دوای ئەوە ئیشی چاک بکە و بڵێن تەئید بکرێ یەکە چۆنە مەسەلەن بڵێن بە دوای ئەپرۆسیکی گوێ بە دوای پەسەندکردنەوەیە پەروەردەکەی وایە بەردەوام حەزی لێ پەسەند بکرێ هەرویشی باشەکە پەسەند بکرێ لە لای بوا باریان هێنەوە دایک و باوک گوا باری هێنراوە ئێمە بێ بە تەڵەی نێرگسێکەوە ئەو نێرگسەیش لە سەرەتاوە ئەو شتەیە ئەداتێ ئەو هینەی ئەداتێ ئەو پەسەندکردنی ئەداتێ بۆ ڕاکێشانی قوربانی بەڵام بەرەبەرە لێ سێنێتەوە بەرەبەرە ئیشکێنێ و بە شێوازێکی لێکە کە ئێتر بڵێن هیوملێتیەکە ینی بڵێن کەسایەتی لە بینەبە وردیەکە جا ئەمە ئالێراوێنە بڵێن نەبیرم چوێنێ چی بشتەکە پرسیارەکە گەورەترین جوڵەی قوربانی قوربانی ئەو مەرحەلە دەستی پێکرد کە ئەو مەرحەلە دەستی پێکرد طبعا ئەمە بە دوای هینەوەیە ئەم مەسەلەن ژنەکە یا کچەکە بە دوای هین وەرگرتنەوەیە بڵێن ئەفڕباسیکردنەوەی ینی بڵێن تەئید وەرگرتنەوەی لە هینەکە لە نەرگسەکە ئەو وەختێ دێ چیەکە دێ ئەو نایاتێ بەڵامێتەوەیە کە ئەوش بەردەوامەیە کۆنتترۆلیکە چکە دڵپێسی شتێکی نەرێشتێکی دڵپیسە بە تەواوی دڵپیسە گرنگ نییە ئەو قوربانیەکە کێیە گرنگ نییە قوربانیەکە مەسەلەن بڵێن بە قەوریاڵەن پاک بێ وەکو چزانم وەکو ئەسەن گرنگ نییە ئەو شتانە ئەو دڵی پیسار ئەو مازۆخیستەی تایە بۆ دڵپیسیە خۆی ئازیەتەیە خۆی ئازارەیە ئەگەوێتە مەرحەلەکە بۆ کۆنتترۆلکردنیە کۆنتترۆلیەکە کۆنتترۆلکردنەکەی تر لە حەد بە دەرە ینی وای لێەکە کە مەسەن ناچاریەکە لە ژوورەکە خۆی سجن بکە ینی ئاوای لێەکە لە مەرحەلەیەکە ئەس ئەوە ئیبا بەرە ئەوە کە لە ئینسانبوونی بخە بکا بە کۆیلا بڵێن لە مرۆڤێکی ئازادیەوە بیکا بە کۆیلا ینی بە تەواوی لە ئینسانبوون بکەوێ ینی بڵێن ببێ بە کەسێکە ئیتر نەبتوانێت بڕیار بە نەبتوانێت بە نێرگسەکە بڵێن بە تەواوی بێ بە ینی بڵێن بە مرۆڤێکە لە هەموو جوانیەکانی کراوەتەوە ینی مەسەلەن کشێکی جوانە وای لێەکە کە مەسەلەن هەر بە ئەمدیە بێ خۆی ناشرینکە ڕوخساری خۆی ناشرینکە بۆ ئەوە نێرگسەکەی بڵێن هینی لێ نەگرێ ئیرادی لێ نەگرێ ینی بڵێن ڕخنەی لێ نەگرێ ئاوای لێ دێ ئەگەر لە قۆناغێکە فریای خۆی کەو لەژەکە لەم پرۆسە دووشت ڕووەیە ئەگەر ئەو هینە ئەو بەرامبەرە بڵێن ژنەکە یا کچەکە کە بەرامبەری بوەستێتەوە بەرکەوتن دروستە بێ ئەگەر لێرە قوربانیەکە لە ئەمانشم بژام قوربانیە معتادە بێ بە نێرگسەکە ناتوانێت لێ ڕاکە وەک جگارە وەک تلیاک پێی معتادە بێ ئەگەر لێرە قوربانیەکە ساپۆرتی هەبێ کەسانی هەبن فریای کەون و لەو نێرگسەی بکەنەوە بیبەنە تەواوی پەیوەندیەکان پچرێن بەرەمبەر ئاکرێت چارەسەر بکرێ و ئەو ژەهرە لە ئەو ژەهرینە لە چ بچێتە دەرەوە
ئەمە ئەبێت لە مەرحەلەیەکە قوربانیەکە ڕابکە کە ڕای کرد و کەسانی هەبوو پشتیان کرد و ساپۆرتیان کرد ئەو جار ڕزگاریە بێ بەڵام ئەگەر نەتوانێت ڕابکە دووشت دێتە پێشەوە یا لەو پرۆسە ئەکوژرێ کەسی ناتوانێت ساپۆرتی بکات پشتگیری بکرێ یا ئەکوژرێ یا ئەبێ بە کۆیلا ئەیکا بە کۆیلە خۆی لە کۆیلەشە وازی لێ ناهێنێ مەسەلەن ئەیکات ژنیەتی بە نمونە ژنی تری بەسەری هێنێ یا مەسەلەن بە پرچاویەوە بێخلاقیەکە ینی مەسەلەن پەیوەندی لەگەڵ ژنانی دروستەکانی کارێکی پێکا بە تەواویێنی لە ئینسان بوونیەخە ئەوە یەکە لە مەرحەلەیەکە لەوانەیە یاسەن هەنێ نەخۆشی بۆ ماوەی هەیە دەرکەوێ وەکو شەکرا وەکو زاخێت ئەو زۆرە خۆشیانە دەرکەوێ و ئەو قوربانیە لە تەمەنێکی زۆر گەنجتر لەو تەمەنەی کە پێویستە بمرێ هەموو ئەمانە لە ناوهێنانە ڕۆیانی بەش و کاتێکە ئەمرێ ئیتر نێرگس ئاساس بە ئاسوودەیەکی تەواوەکە ینی متعە لە عەزابی قوربانیەکە بەڵێ متعی لێ بینێ وەختێکە بمرێ ئیتر تەواو ڕزگاریە بێ وەک ڕاوچی وایە وەک ڕاوچی وایە ڕاوچیش کە ڕاوەکە ینی بڵێن مەسەلەن کەوتە دوای ڕاوەکەی بۆ شاخوشەوە ڕاکە کە چێژەکە لە ڕاکردنەکەیە بێت چێژەکە لەوا بینە کە بیگرێ بخاتە قەفەزێکەوە یان بیکوژێ لەو قەتە قاقە ڕاوچی پێکەری ساڵی بەسەر ڕاوکە ئەو شەر ڕەکەوە ئەوەی ئەو قوربانیە لە دوو مەرحلە زوو فریای خۆی کەوێ بەڵام گرنگترین شت چییە لێرە گرنگترین شت ئاگاییە ئەگە قوربانیەکە بە ئاگا بێتەوە کە ئەو پرۆسە کەتیایەتی پرۆسەیەکی نێرگسیە ئێتر زۆر ناکەوتە ژێر کاریگەری نێرگسەکە بە مەرجها ساپۆرتی هەبێ بە مەرجە ساپۆرتی هەبێ ئەو کات زۆر ناکەوتە ژێر کاریگەری نێرگسەکە هەیە ئەویش هەیە لە حاڵەتێکی هاوسەنگی بەرەو پێشەوارۆن و ئەگە مناڵێ شتێ هەبێ لەو مینە کەمتر ئەزابە کێشێ و ئەم ئەکرێ ژیانیان پێ منە ئەوان ناناسم ئەو جۆرە کەسان ناناسم کە مەسەلەن هەر ئەو پەیوەندەکە نێرگسیە بەڵام کە ئاگا هاتوونەتەوە پەیوەندیەکان نێرگسیە کێشیان نییە یعنی پێشتر کە بەرفەرد بڵێن پیاوەکە هەنێ حرەکاتیە کرد وەژنەکە پێی تێکەچ و تەنانەت ئەبورایەوە ئێستا کە ئەو حرەکاتاناکە پێی پێکەنێ چکە ڕیشی حرەکاتەکان ئەناسێ ئەزانێ ئەیەوێ لە کەسایەتی بە ئەیاوێ لێی بە ئەیەوێ بڵێن ئیزعاجیکە خۆی بە ئاگایەتەوە ینی ئەو تەسیرەی نامێنێ واتە کە تۆ وەکو قوربانیەک دەسی کەسی نێرگزیت کەشف کرد تەسیراتی کەمترە بێت لەسەر نەفسی خۆت ئاگایی گرنگترین شتە ئاگا بێتەوە ئێمە شتێکمان نییە بە ناوی عەشق درۆیەکی گەورەیە ئەگە ئەوە ئاگا هات بە ئاگا هاتەوە لەو شتە شتێک نییە بە ناوی عەشق ئەوەی کە عەشقی یەکەم نیگا ئەو جۆر خۆشەویستی هەیە عەشقەیە بۆ شێوازەکە خۆت دروستیکەی دوو کەس مەسەلەن بڕیارەدەن پێکیان خۆش بوێ بەرە خوو بە یەکەواگرن بەرە ڕێزی هەستەکانی یەکەگرن ئەوە جیاوازە بەس ئەوە کە ئەو عەشقانەی کە لەناو کتێبەکانە هەیە لەناو بڵێن شیعر و ئەم جۆرەشتانە بەڵێ ئەوە درۆیەکی گەورەیە ئەوەیە ئەو بڵێن ئەو عاشق پیشەکە بێ بە تەڵەی ئەو نێرگسەوە کە ئەو شیعرانە کە حەزی لەو شیعرانە ئەوە ینی ئەڵێ بە هەر لەسەر و مۆزوعی عاشق و عاشق بوونە عاشق بووی مامۆستا بیرەکەمەوە یەک دوو جار بووم بە تەڵەی نێرگسەوە بەس ئەو کاتە کە بووی بە تەڵەکەوە خۆ دووتەنی ئەو زانی سیفاتی نێرگزیەت لەو کەسەیە دواخری کە مەسەلە من ئەم هینەم چۆن کەشف کرد ئەم نێرگسیەتم چۆن کەشف کرد من ئەوە مەوێت طبعا ئەوە ڕۆیە بڵان ئەو نێرگسانە ڕۆیشتن بەنەوە زۆڵای خابوون ئەفونکە ئەو زوڵەی خایشمان بۆ باسکە ینی چی ئەو زوڵەی خەژنی نێرگسیە یەکچی نێرگسیە ینی نێرگزی با بڵین ئەگەر بەمانە گشتیەکەی بۆ پیا و بۆ ڕەگەزی نێر بەکاری بێنین زوڵەیخا بۆ ژن بەکاریێت فەرقی چییە ئەم دوانە تەنها ناوەکەی یان سیفاتەکانی ژەگۆڕێن سیفاتەکانی شەگۆڕێ زۆرغا ترسناکە زوڵەیخا ترسناکە لە نێرگز ترسناکترە بەڵێ لە زوڵەی خام بینیوە پۆلیسی بەکارهێناوە بۆ ژنی مێردار پۆلیسی بەکارهێناوە بۆ قانون و پۆلیسی بەکارهێناوە بۆ عەزیەتدانی بڵێن کەپلەکەی یا بڵێن ئەو کە پێویستە پێڵێن بۆ قوربانیەکەی لەگە پۆلیسە پەیوەندی دروست کردووە لەگەڵ پۆلیسی تاقیقە پەیوەندی دروست کردووە
بۆ ئەوە کە چی بکە هەر بۆ خۆشی ئەوەکەی عەزیەت بە ئەو کەپڵەکە عەزیەت مردیشیە بووە ئەوم بینیوە هەرێک زۆڵایخای یوسف هەرێک خۆیەتی هەرێکەوەیە ئەوی سپاکەی عەزیزی مسلی بەکار هێنا بۆ ئازیەتدانی یوسف زۆر ڕاستە یعنی ئەوە هەیە بەڵێ زۆڵایخا مۆجودێکی زۆر ترسناکە لە کۆمەلگا ئێمەشێکدار زۆرە زۆڵایخا هەیە بەڵێ کەسێکی زۆر هینە بەرژەوەندی خوازە و لە هەمان کاتێ زۆر تۆ بێڕەحمە یعنی ئەگەر قەرار بێت خۆمان لە جارێک خۆمان لە کەسی نێرگزی بپارێزین ئەوێت دوو بەرامبەر خۆمان لە زوڵەیخا بپارێزین بەڵێ زۆڵایخا زۆر ترسناکە و زوڵەیخا ئەکرێ ببێ بەهۆی ئەوە کە مەسەلەن زۆر دەربینوتەنە مەسەلەن لە چیرۆکانەکە بینی کە مەسەلەن ئەڵەن پیاوێک کوژرا بە ژنەکەی لەگەڵ پیاوێکی ترا کوشتیان وانە بەڵێ زۆر هەیە نمونە ئەمە چۆنە ئەم ژنە زۆڵایخایە ئەچە پەیوەندی دروستەکە باشە بەڵام دزیۆ دروستیەکە مێردەکەی پێزانێ یەکێ لە سیفەتەکانی نێرگس شەرمە ترسە لە هینی لە حیاچوونی کۆمەڵایەتی یەکجار بەلایەن و حیاچوونی کۆمەڵایەتی زۆر مهمە جا ئەوەیە کە مەسەلەن دێ مێردەکەی کوژێ مێردەکەی کوژێ بە هاوزسی ئەو هینە ئەو قوربانیە بەکاری هێنێ و ئەو قوربانیە ئەبێ بەهینی ئەبێ بە کۆیلەی ینی زوڵەیخا خوێنێکە ڕژێ بەبێەوەی دەستی خۆی سوورکە بەڵێ ڕێک ئەو کەساکە بە کۆیلەی خۆی ئەوانە هەیە بڵێ زۆر باشە بەس من ئێستا زانم ئەوانە زۆڵەیخا بوون بۆچی زانم زۆڵەیخا بوون چونکە من کە پێرار بوو کۆمەڵێکی زۆر کەسی نێرگسی بە دەوروبەرمەوە بوو کە تماشام کرد هەموو ئەمانە لە یەک شتا مشتەرەکن ژن و مێرد بوون هەمویان ڕفیقم بوون هەم ژنەکە ڕفیقم بوو هەم پیاوەکە ڕفیقم بوو خزمم بوون تماشا کرد هەمویان لە یەک شتا هاوبەشن هەمویان عاشقانە زەواجیان کردووە ئەوێ خوێنەواریەکەمان هەیە ئەمجد سکیماکانی یۆنگم خوێندەوە ینی بڵێن کەسانی تیچە بوو یەکێ لەوە یەکێ لە قوربانیەکانی نێرگس خۆی دەروونناسێکی گەورە بوو و زۆر شتم لەو وەرگرت تێگەی خۆی بوو بەهیم ینی خۆی بوو بە کۆیلا دەروونناس بوو بە کۆیلەی نێرگسەکەی نێتوانی لەو بازنە دەرچێت نێتوانی دەرچێت نەیتوانی بەڵام زۆرشتی لێ فێرمولیەوە تێگەیشتم کە ئەمە چ نەخۆشی کوشندەیە لە مجتەمەعی ئەمە چەند هین هەڵ چەند هەم لە مجتەمەعی ئەمە شتێ هەنێ شت تەقدیسە کرێ کە پیسترین شتە ینی نێرگس ئەو عاشقە نێرگسیە پیسترین شتە ینی بڵێن چی شتێ زۆر پیسە ئەوە لەوە پیسترە مامۆستا ئەم بابەتە قسە زۆر هەڵەگرێت ئێستا بە گشتی باسمان کرد وەکو پێویستی وەکو حەزیش ڕاستی خۆم زۆرێک لە شتەکان کە نایزانم حەزەکەم زۆر مرتاحم کاوە لە دەمی تووە بیستم و سەراحەت پێت بڵێم هۆشیارترە بمەوە ئەچیدم بینەرانی ژۆکوی ئەمە زۆر سوودی لێ بینن ئەمەوێ لە پرۆگرامی داهاتووە باز لە سەرچاوەکان بکەین سەرچاوی نێرگزیەت چییە چێ بووە بە کارگەیەک بۆ دروستکردنی کەسی نێرگزی و زوڵەیخا ئاسا ئینشەڵا لە بەرنامی داهاتووە درێژە بەم بابەتایین دەستە خۆش بێ زۆر ئەرکە کێشە بینەرانی ئەزیز هیوادارم هەر لە خۆشییا بن هیوادارم سوودێکی باشتان بینی بێت ئینشەڵا لە بابەتی داهاتووە بە تەواوی دەزەخینە سەر هەموو پۆینتەکان کە بزانی سەرچاوەکان چین ئەو کەسانە چن کە دەوری سەرەکییان هەیە لە دروستکردن لە پەرەپێدانی کەسانی نێرگز و زوڵەیخا ئاسا هەتا بەرنامی داهاتوو هەر شاد بن